سێ مانگ بەر لە هاتنی ساڵی 2016 وەزارەتی دارایی عێراق ڕەشنووسی بودجەی گشتی عێراقی بۆ ساڵی ئایندا ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرد کە بڕەکەی بە زیاتر لە 113 تریلیۆن دینار خەمڵێنراوە. لە ڕەشنووسی بودجەی گشتی ساڵی 2016دا نرخی بەرمیلێک نەوت بە 45 دۆلار خەمڵێنراوە، باجۆرێک دەبێت ڕۆژانە 3,600,000 بەرمیل نەوت هەناردە بکرێت. لەو بڕەش 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێم و 300,000 بەرمیل نەوتی کەڵگەکانی کەرکووکی تێدایە. ئەوەش لە کاتێکدایە مانگی ڕابردوو هەرێم تەنها 50,000 بەرمیلی لە ڕۆژێکدا ڕادەستی بەغدا کردووە. ڕێژەی کورتێنان لە بودجەی 2016دا بە 29 تریلیۆن و 23 میلیارد دینار خەمڵێنراوە کە دەتوانرێت لە ڕێگەی قەرزکردن و هەناردەکردنی ڕێژەیەکی زیاتر لە نەوتەوە کەم بکرێتەوە. وەزارەتی دارایی لە ڕەشنووسی بودجەی 2016دا پێشکی هەرێمی بە هەمان شێوەی ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 117 دیاری کردووە کە دەکاتە زیاتر لە 14 تریلیۆن دینار و ئاماژە بەوەش کراوە ئەو بڕەبەپەی زیادبوون و کەمبوونی داهاتی وڵات گۆڕانکاری بەسەردادێت. هاوکات بەبێ ئەوەی بڕەکەی دیاری بکرێت ئاماژە بەوە کراوە بەشێک لە بودجەی هێزەکانی پێشمەرگە تەرخان دەکرێت. وەزارەتی دارایی تریلیۆنێک و 747 میلیارد دیناری بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی پارێزگاکان تەرخان کردووە کە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. وەزارەتی دارایی عێراق داوای کردووە پەلە بکرێت لە پێداچوونەوە و بەڕێکردنی کارەکانی پەیوەست بە پەسەندکردنی بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2016 و ئاماژەی بەوەش کردووە لە ڕەشنووسەکەدا بارودۆخی ئێستای عێراق و دابەزینی نرخی نەوت و ئەو قەیرانە دارایی وڵاتی گرتووەتەوە لە بەرچاوگیراوە. ڕەشنووسی بودجەی عێراق بۆ ساڵی 2016 بەراورد بە بودجەی ئەمساڵ بە ڕێژەی لە 141 کەم بووەتەوە. لە ساڵی 2003دا بودجەی عێراق بریتی بوو لە 14 میلیارد دلار، لە ساڵی 2004 بەدواوە بودجەی عێراق بەردەوام لە بەرزبوونەوەدا بوو تا لە ساڵی 2014دا گەیشتە 138 میلیارد دلار. بەڵام بە هۆی دابەزینی نرخی نەوت بە ڕێژەی لە 150 بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2015 بە 119 تریلیۆن دینار دیاری کراو، بڕیکوردهێنانیش لە بودجەدا بە 25 تریلیۆن دینار خەمڵێنرا. بڕیارە دوای ئەوەی ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 پەسەند کرد لە ناوەڕاستی مانگی داهاتوودا پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە بکات. ئەوەش لە کاتێکدایە ساڵی 2015 بەرەو کۆتایی دەڕوات تا ئێستا لە هەرێمی کوردستاندا هیچ پرۆژە یاسایەک بۆ ساڵی 2014 و ئەم ساڵ و ساڵی ئایندا گفتوگۆی لەبارەوە نەکراوە. بەرهەم ساڵح NRT